سمینارێک شەمەی ڕابردوو لە ئافیسی شوڕای بەرگری نیشتمانی لە پاریس پێکات کە تێیدا سیاسەتوانان و دیپلۆماتانی باڵای ئەوروپا و ئەمریکا تێیدا بەشدار بوون بۆ ئەوەی داوای دادوەری بۆ قوربانیانی کوشتاری 1970 زاینی لە ئێراندا بکەن. ئێدوارد ڕاندەڵ فەرمانداری پێشووی پەنسیلڤانیا کوتی تەنیا یەک ڕێگای ئازادی لە ئێراندا هەیە و ئەویش گۆڕینی ئەو ڕژیمەیە. بێرنارد کۆشنێر وەزیری پێشووی دەرەوەی فەڕەنسا وەک بەشداری سمینار گوتی ئەو کات کە ئەو کوشتارانە لە ئێراندا ڕووی دەدا لە خۆم دەپرسی کە لایەنگرانی مافەکانی مرۆڤ لەکوێ بوون و چیان دەکرد. دەبێت دادگایکی تایبەت بۆ دادگایکردنی جنایەتەکانی مەلاکان پێک بێت. چەندی هۆ هەیە کە خەڵکی ئێران ئێستا بەرامبەر بەو کوشتارە ناڕەزاتی دەرنابڕن. یەکێکی باریک کۆلتۆریە. ئێمە لە کۆلتۆرێکە ئاژین کە مەسئولیت سیاسی نەکەس باحتاگرن نە خەڵک داوای ئەواکەن لە دەسەڵاتدارەکان کە قبوڵی مەسئولیتکەن بۆ تاوانانە کە لە حەق خەڵکی گەلی ئێرانە کریاوە چی لە مێژووە چ لە ئێستا. مشکێشەیەک تری کێشەی ئابووریە. خەڵکی ئێران ئەوەندە گیرۆدایی کێشەی ئابوورین کە ئیتر ئەوە بەسەر سیاست و شتانە تەمەرکۆز ناکەن. مشکلە تریشیانەوەسەکە ئەم جنایەتانە هەروایە دامێ هەست، یانە وەهانەیە کە تەواو کراوێ ئەم سێدارەدانە ئەم کوشتراوە لە مانگی ئاگۆستا هەروەکە ئەزانی زیاتر لە 48 کەس ئەدام کرا، مەخصوصەن 48 کورد ئەدام کرا لە ئێرانە کە ئێران ئەترافی کرد بە 24 کەسی. گرفتێکی تر لە ڕادەی نێونەتەوەیدا گوشار ناخرێتە سەر ئێران کە دەگەڕێتەوە سەر ڕێکەوتنی ناوچی. ئەم واقعیەتە کە ئێستا ئێران دیڵی کردووە لەگەڵ ئەم کشوەری 5 باڵاوەیەکە لەسەر تەسیلاتی هەستەیی و ئەمانە ئەو فشارەکە جاران بەسەر ئێرانەوە بوو لە دیدگای نێونەتەوەیی و ئێستاتر نەماوە. ئەمانە گشتی مشکڵی جا دەکات لەسەر ڕێ ئەو کەسانەیە کە هەن بەدوایەوە کە محکوم بکرێن ئەو کەسانە کە لە دامی 1980 دەستیان بووە. بەڵام غێرە ممکن نییە کە تۆ بتوانی ئەمانە بکێشنی بە دادگای لە حاوە جووا زۆر جرم و جنایەتێکە لە 1970 تا ئیمڕۆ کراوە پەسی بێنەوە لە ئەشە خەڵک زۆر بشە بەشێنێ. فایڵێکی بڵاوکراوی دەنجی کۆبوونەوەیەکی ئایەتوڵا منتەزیری لە 24 گلاوێژی 67 کە ڕووی لە ئەندامانی سەرەکی شاندای مەرگە و بەتوندی دانخاتە بەڕەخنە و بە تاوانبارانی مێژویان دەزانێت. لە ڕوانگەی منەوە گەورەترین تاوان لە کۆماری ئیسلامی لە سەرەتای شۆڕشەوە تا ئێستا ئەنجام درا و لە مێژوودا ئێمە محکوم دەکات بە دەستی ئێوە کراوە لە دەستگای قەزاییدان و لە داهاتوودا ناوی ئێوە وەک تاوانکارانی مێژوو دەنووسن. ئاماری جۆراوجۆر سەبارەت بە ژمارەی ئەو ئێدام کراوانە هەیە کە ڕەنگە هەزاران کەس بگرێتەوە. تەنانەت بە پێی هێندێک سەرچاوە ژمارەی کوشتاری ساڵی 1367 زاینی دەگاتە 30,000 کەس. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.